بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەلایەن خۆم و هاوڕێیانی هاوکارم گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بێت. ئەمڕۆ هەینی 15 مانگی پۆشپەڕی ساڵی 1401 هەچاوی زۆر خۆشحاڵین دووبارە بووینێتەوە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکە لە زەنجیرە بەرنامەکانی ژیانەوە. ئازیزان، بەرنامەی ژیانەوە بە هاوکاری هاوڕێیانی هاوکارم و لەسەر داواکاری ئێوەی خۆشەویست لەمە بەدوار ڕۆژانی چوارشەممە بە شێوەی ڕاستەوخۆ هەم لە کاناڵی تەلەڤیزیۆنی کۆمەڵا و هەم لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی فەیسبووک و یوتیوبی کۆمەڵا مێدیا نێتوەرک بڵاو دەبێتەوە. ئێوەی بینەرانیش دەتوانن بە ژمارە تەلەفۆنی 2964 770 42 58 735 لە ڕێگای تۆڕی میدیایی واتساپەوە پەیوەندیمان لەگەڵدا بگرن و ڕاو بۆچۆنی خۆتانمان بۆ باسکەن. بینەرانی بەڕێز، هەروە کە خۆتان ئاگادارن بەرنامەی ژیانەوە بەرنامەیەکە بۆ پێداچوونەوە لەسەر ژیانی ئەو کەسانە کە بە هەر شێوەیەک تووشی کێشە کۆمەڵایەتیەکان بوون و یان ئێستەیش ژیانیان پڕە لە کوێرەوەری و نامەتی ئەو بەڵایانە کە کۆماری ئیسلامی بۆیانی پەسەندە کردووە. کاتێک باس لە کێشە کۆمەڵایەتیەکان دەکەین، مەبەستمان فەقر و هەژاری، ناومیدی و مەینەتی ژیان، ئێعتیاد و کارتۆنخەوی، منداڵانی ئزدواج و جێماو لە هەر چەشنە خۆشیک و شادیک لە ژیانیان. ئازیزان، ئەوە ئێوەن کە دەتوانن بە هاودڵی و هاو ئاهەنگی پێکەوە لەدەست ئەم مەینەتانە کە کۆماری ئیسلامی و پارێزراوانی نیزامی سەرمایەداری خوڵقاندویانن خۆتان ڕزگار بکەن. خۆشەویستان، بەرنامەی ئەم هەفتەیەمان تەرخان کردووە بە سەرەکیترین کێشەی ناو کۆمەلگا، یانێ ئێعتیاد بە مەوادی مخەدیر. هەر بەمبوونەوە داوامان کردووە لە هاوڕێگەلاوێژی ڕستەمی، کارناسی کۆمەڵایەتی و ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا تا لە ڕێگەی ئیسکایپەوە بەشداری بەرنامەمان بێت. هاوڕێگەلاوێژ بەخێربی بۆ بەرنامەی ئەم هەفتەیەمان. زۆر سپاس بۆیەوە سلااو و ڕێزیشم هەیە بۆ بینەرانی خۆشەویستی بەرنامەی ژیانەوە. زۆر بەخێربیت. هاوڕێگەلاوێژ، بەڕای ئێوە بۆچی زیاتر لە 40 ساڵ خەبات لە دژی ئێعتیاد لە ئێران تووشی شکست هاتووە؟ لە ڕاستیدا پێشەکەی پێم خۆشە ئاماژە بەوە بکەم کە ئێستا دوای زیاتر لە 40 ساڵ یانی 43 ساڵەکە لە حاکمیەتی نەگریستی کۆماری ئیسلامی لە ئێران دەگوزەریە، ئێستا زمانی ئاڵگۆڕێکی بنەڕەتی گەیشتووە بۆەوە کە خەڵک بە تۆری گشتی بتوانێت لە دەست ئەو موسیبەتانەی کۆمەڵایەتی ئەجملە ئێعتیاد کە داوێنگێران بۆ ژیانیان بە تەباشێشراوە ڕزگاریان بێ. هەر بە پێی قسە و باسی ئەلی هاشمی، یعنی دەبێت کولی پێشووی ستادی مبارزە لەگەڵ موادی مخەدر. ئەڵبەتەوەش بڵم کە دەوڵەتی کۆماری ئیسلامی زۆر حیلەگەرانە و زۆر ینی فرسەت تەڵەبانە ستادێکی پێکێناوە بە نێوی ستادی مبارزە لەگەڵ موادی مخەدر. لە حاڵێکدا هەموو دنیا دەیزانێت، هەموو خەڵکی ئێرانش دەزانێت کە دەوڵەتی کۆماری ئیسلامی خۆی عاملی ئەسلی و سەرەکی تۆلید و تۆزیعی موادی مخەدرە لە سەرتاسەری ئێران و کوردستان، لە زیندانەکانەوە بگرە هەتا بیمارستانەکانیش، هەتا لە نێو مەدرسەکان و دانیشگاکانیشدا. بەحاڵ ئەو ستادی مبارزە لەگەڵ موادی مخەدر کە پێکیان هێناوە، ئەلی هاشمی کە دەبێت کولی پێشووی ئەو ستادە بووە، دەڵێ ئێستا کاتیەوە هاتووە کە سیاسەتهای دەوڵەت کە فاجعەیان دروست کردووە، فاجعەیەکی ئینسانی کۆمەڵایەتی لەباری ئابوووریەوە، لەباری بێهداشتیەوە، لەباری تەندروستیەوە، حتا ئەوە کە ئایندەشی خسۆتە مەترسیەوە، دەبێت ئەو سیاسەتانی کۆماری ئیسلامی بگۆدرێ. جا ئەوان بە شێوەی خۆیان دەڵێن دەبێت سیاسەتەکانی بگۆدرێ، بەڵام کۆمەلگا بۆ خۆی دەزانێت کە مادام کە دەوڵەتی کۆماری ئیسلامی عاملی ئاسنیوەیە دەبێت ئەو دەوڵەتە بڕۆخێن بۆ کە ئەو وەزعیەتە بگۆدرێن. ئەلی هاشمی دەڵێن لە ساڵی 1384ەوە تا ساڵی 1394 ینی ئاماری 10 ساڵە، دەڵێ لە تعدادی ئەوانەی کە ئێعتیاد مەسرف دەکەن لە ئێران گەیشتۆ بە 4,400,000. یعنی تقریبا نرخی ڕۆشتی ئێحتیاد
بە حیسابی ئەو نزیکەی 5.5% بوو، بەڵام بە خودی ئامارەکانی غیری ڕسمی جاران گزارشگەران و خەبەرنیگەرانی زۆرە زۆر ئەسامی لە زاریان دێتە دەریا ئەینوسن ئامارەکانی احتیاط نزیک بە 11% ڕۆشتی کردو، نەک 4% و 5%. ئەمە لەلایەکەوە و هەروەها ئەم عەلی هاشمی دەڵێ لە ساڵی ڕابردوو، یعنی لە ساڵی 1400 تۆن کەشفیاتیان هەبوو. لە ساڵی ڕابردوو فقط 20 تۆن کەشفی شیشەیان بووە. و هەروەها ئەمە ئێڵام دەکات کە تقریبا ئەم ئامارەی کە مەسەن 1200 تۆن کەشف بوو و 20 تۆنی شیشە بووە، ئەمە فقط 11% کەشفیات بووە. یعنی ئەگە فکر لەوە بکەنی 11%، تۆ ئەم 1200 تۆنە تۆ دەبی 10 بەرابەری بکەی، یعنی بە هەزاران تۆن لە توولی ساڵدا مەوادی مخەدر لە ئێران تۆزەی دەکرێ، دەفرۆشرێ و ئەوەش زۆر ڕوون و ئاشکرایە کە بە هەزاران تۆن مەوادی مخەدر لەلایەن دەوڵەتەوە لە ئێران تۆزەی دەکرێ، بزانە چەندها قوربانی لێ دەکەوێتەوە. بە پێی ئامارەکان کە ئێستا دەڵێن نزیک 7 میلیۆن ئامارەکانی ڕسمی 7 میلیۆن لە ئێران کێشەی احتیاطی هەیە. هاوڕێک گەلاوێژ، ئێوە ئاماژەتان کردن 4 میلیۆن و 400 هزار کەس گیرودەی مەصرفی مەوادی مخەدرن. ئایا ئەمە ئەو گیرودە بوانە بەردەوام مەصرفەکەن یا ئەوەی کە وەکو حاڵەتی تەفەننی جار مەصرفەکەن؟ ئەمانە بەردەوام مەصرف دەکەن. ئەمە ئاماری 84 تا 94 ئاماری 6 ساڵیشی تێدا نییە. ئەگەر ئاماری ئەو 6 ساڵ دەوڵەت ئاگاهانە، یعنی لە ترسی ئەترازاتی خەڵک لە ترسی وەکە بۆ خۆی ڕسوانە بێنێنێ کۆمەلگای بەشەریدا ئامارەکانی ئەو 6 ساڵی ڕابردووی بڵاو نەگرێتەوە. هەبێ پێی حەدس و گومان کە مەسەن ڕۆژ بە ڕۆژ دەبینین تعدادی مەسەن ئەوانەی کە مەوادی مخەدر مەصرف دەکەن لە خیابانەکان و لە پارکەکان ڕۆژ بە ڕۆژ تعدادیان زیاتر دەبێت. مەرگ و میریشان یەکجا زۆرە. بەهەرحاڵ ئەوە کە ئەوەندە کەشفی مەوادی مخەدریان بووە، لەلایەکی دیکەشەوە دەوڵەتی کۆماری ئیسلامی تاکو ئێستا نزیک بە 18 میلیۆن کەسی بە جرمی جۆراجۆر گرتووە. دیارە ئەوانە تعدادێک لەو کەسان لەو 18 میلیۆنە چەندی بارگیراون. لەو 18 میلیۆنە کە لە ماوەی حاکمیەتی کۆماری ئیسلامی ئێراندا دەستگیر کراون و خستوێتە زیندانەکان و ئەشکەنجە کراون، 68% ئەوانە مربوط بووە بە جەریمەی مەوادی مخەدر. دیارە ئەوانەی کە تووشی جەریمەی مەوادی مخەدر بوون یا کاری خەلاتیان کردووە، بە تایبەت زۆر کەس لەوانە کە گیراون مەوادی مخەدران مەصرف کردو کە دەوڵەتی کۆماری ئیسلامی بۆ خۆی بڵاوی کردەوە. دەوڵەتی کۆماری ئیسلامی هەر لە ئەوڵەوە کە ئەو ستادی مبارزە لەگەڵ مەوادی مخەدری پێکێنان، وتی ئێمە هەر کەسی مەوادی مخەدر مەصرفکە دەیگرین و بگرن بە 10 نەفەرش ئیعدام کرد. بەڵام ئایا ڕێژەی احتیال لە ئێران کەم بووە؟ نا، بەڵکو زیاتریش بووە. ببوورە هۆیەکەی ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئاگاهانە هەم لە تۆزیع مەوادی مخەدر وەکو ئەبزارێکی سەرکوت بەتایبە بۆ سەرکوتی جوانان، بۆەوە کە بکەن لە ئایندەی خۆیان نەکەنەوە، بۆ کە ئاڵگۆڕێک لە وەزیەتی ئێستا پێکنێنن بۆ سەرکوتیوانە بەکارگێنێ لەلایەکیش میلیارد تا پوڵ دەخاتە جیرفانیەوە. هەموو سیاسەتایش کەس خۆردەنە. داوای لێبوون دەکەم، ئێوە ئاماژەتان بۆ کە کۆماری ئیسلامی لەگەڵ ئەو کەسانەی کە بە جۆرێک تاوانبارن لەگەڵ مەوادی مخەدر و لەگەڵ تەوزیعی مەوادی مخەدرە، ئەی بۆچی ڕێژەی معتاد لە ئێران ڕۆژ بە ڕۆژ ئەچێتە سەرەوە؟ بەڕاستی چۆن هۆیەکەی ئەوەیە کە هۆکاری سەرەکی خودی دەوڵەت و بەتایبەت سوپای پاسداران، کەسێکی کە مەسەن مەصرفێکی چەند گرامی دەکات لە 2 ڕۆژدا یا لە ڕۆژدا، ئەمانە کەسانێکی مەصرف کوڕندە نەکە دەیانگری و ئەزیێتیان دەکەن کە قەبلەن زۆرتر گرتنیان زۆر واتە ئیعدامیشیان هەبوو.
ئەوانەی کە مافیای کرین و فرۆشی مەوادی مخەدیران بۆ دەوەی کە خودی سوپای پاسداران ئەواملی دەوڵەتن ئەوانە دەستیان ئاوەڵایە کەسێک کە بە 1 گرام مەوادی مخەدیرەوە دەگیرێ چۆن لە فرودگای تاران بە تۆن هێرۆئین لە ئەفغانستانەوە وارد دەکرێت بەڵام ئەو ناگیر درێ پس لەم نەتیجە کۆماری ئیسلامی درۆ دەکا لەگەڵ ئەو خەڵکە درۆ دەکا ئەوان فریبی دەکا کە دەڵێ من ئەو کەسانێک کە مەوادی مخەدر فروشەندەی چووکەنەوە یان مەسرە دەکەن دەیانگرێ و ئەو ڕێژەی مەوادی احتیاج محتال لە ئێران کەم دەبێتەوە باکو لەو لاوە بۆ خۆی بەدایان و سەدان تۆن لە ساڵدا مەوادی مخەدر تۆزەی دەکە و ئاگەهانەژە و کارە دەکا دەرنەتیجە ئەمە فقط درۆیەکی مەحزە ئەمە خۆفریدانە یا خەڵک فریدانە کەیتر لەمە بەدووە خەڵکیش وشیار بۆتەوە کە ئەم درۆیانەی کۆماری ئیسلامی ئیتر ئاو ناخواتەوە بەڵکو دەبی خەڵک فکرێکی دیکە بخۆی بکاتەوە. ئەی زۆر باشە ئەوە کە خۆتان ئاماژەتان بکرد کۆماری ئیسلامی هیچ ڕێگا چارەسەرێکی نییە بۆ ئەوەی کە یعنی ژمارەی معتاد لە ئێران بێتە خوارەوە ئەی باشە بۆ تەرکی احتیاط دەبێت لەکوێوە دەست پێ بکەیت؟ لە ڕاستیدا من شتێکی زیاد کەم بەو پرسیاری پێشوو لە ئێران سەرڕای ئەوە کە دەوڵەت ئاگاهانە مەوادی مخەدر مادە هۆشبەرەکان بڵاو دەکاتەوە خەڵکی دەرستانی خەڵکێکی زۆر محتادا بەڵام لە عینی حاڵدا مەراکزی دەرمانی بۆ چارەسەرکردنی ئەو محتادانە زۆر کەمە بە تایبەت بۆ ژنا یەکجار کەمە 1% ئەو بنکانێک کە مەسەڵەن پاسپەوەری محتادان دەکەن بۆ ژنان 1% وجودی هەیە هەمووی ئەوانە باعثیەوە بۆ کە نرخی ڕۆشتی احتیاج لە ئێران ڕۆژ بەڕۆژ بچێتە سەرێ ئەمانە هەمووی مشکلاتێکن پێمەوە سەر پرسیارەکەی تۆ تەرکی احتیاج لە چۆ دەست پێ بکەین تەرکی احتیاج دەبێت لەو جێگایەوە دەست پێ بکەین کە ئەو کەسێک کە محتاج بووە بۆ خۆی دەستی پێکردووە یعنی تەسلیمی گرتو کە احتیاج مەصرف بکەن هەر ئەو کەسەش دەبێت بۆ خۆی تەسلیم بگرێ کە تەرکی احتیاج دەکەن بەڵام دیارە کە پێشتر لە بەرنامەهای تردا ئاماژەمان پێکردووە کە هۆکارەکانی ئەوەی کە خەڵکێکی زۆر بەتایبەت جوانان و هەتا ژنان حتا منداڵان پەنا دەبن بۆ مەصرفی مەوادی مخەدر هۆکارەکانی چیە هۆکارەکانی دەتوانێت ئابووری بێ سیاسی بێ کۆمەڵایەتی بێ هەژاری بێ نەداری بێ کێشەی خانەوادەگی بێ بێ عاتفەگی بێ ئەحساسی تەنیایی بوون بێ ناومێدی بێ دەتوانێت بە دەیان هۆکار بێنی ڕسکی فاکتوری زۆر جۆرا هەنا کە ئامری ئەسلەکەشی دەوڵەتە بەڵام ئەو کەسێک کە بۆ خۆی انتخاب دەکە بۆ خۆی مەوادی مخەدر مەصرف دەکات وەختێک دەبێت لەو جێگا دەست پێ بکە کە بۆ خۆی تا ئێستاش ئەوانەی بەداخەوە ئەو کەسانی کە مەوادی مخەدر مەصرف دەکەن هەمیشە ئینکاری دەکەن یعنی حاشای دەکەن خۆ دەشارنەوە داوای کۆمەک ناکەن بەڵام لەو جێگایە کە قبولی کرد کە نەخۆشی احتیاجی هەیە و دەستی لە ئینکارکردن لابرد و داوای کۆمەکی کرد ئەمە گەورەترین هەنگاوە کە دەتوانێت لەو نقطەوە دەست پێ بکە و هەروەها ئاگاهی و علم و دانێژ لەسەر ئەو مەوادێک کە مەصرفی کردووە ئەو مەوادێک کە مەصرفی کردووە چه زەرەرهایەکی بووە چه ئەوارزێکی بووە لەباری جسمیەوە لەباری ڕۆحیەوە ڕەوانیەوە لەباری خانەوادەگیەوە لەباری ئابوووریەوە ئەگەر علم و دانیشی بە حەسەر هەمووی ئەوانە بێ ئەوە کۆمەکی دەکە کە ئەم ئاگاهەیە ببێ بە تراشی ڕۆشنایی لە تاریکیدا کە بەرەو تەرکی احتیاج بڕۆ بەحاڵ زۆر کەس دەڵان کە تەرکی نەزەراتی زۆر هەیە هەندێک بەتایبەت لە ئێران کە چۆن احتیاج وەکو نەخۆشی نازانن ئەو کەسێک کە احتیاجی هەیە بە مجرمی دەزانن ئەمانە زۆر خەتەرناکن بەڵام وەختێک ئەگەر کۆمەلگا ئاگا بۆ خودی محتادەکە ئاگا بۆ بەتایبەت خانەوادەکان ئاگا بوونەوە و احتیاجیان وەکو نەخۆشیێک چاولێ کرد و بۆ چارەسەری ئەو بە شێوەیەکی علمی بە شێوەیەکی دروست دەست پێ بکەن ئەمە
زۆر کۆمەک دەکەن چۆن تەرکی احتیاج ئازارێکی یەکجا زۆری هەیە کەسێکی محتاج بە تەنیایی بۆ خۆی ناتوانێت دەرەقەتی ئەو هەموو ئازارانە بێ احتیاجی بە یارمەتیە پێشتر باسمان کرد بوو کە احتیاج 5% دەتوانێت جسمی و فیزیکی بێ 95% ڕوحی و ڕەوانیە لێ وەختە بۆ خۆی 5%ەکەی شاید تااقەت بینێ کاری باشیش دەکەم ناچێتە دەرەوە مەسرف ناکە تەرکی دەکەم بەڵام ئەو 95%ەکەی کە لەباری ڕۆحی و ڕەوانیەوە لەباری ئاتفیەوە کەمبودی هەیە لە نێو کۆمەلگادا بە ئەو حرمەت و کەرامەتی کە جاران هەیبوو نەیماوە لە دەستی داوە ئەو رابطی خانەوادەگی شێواوە تووشی ئیختلافی خانەوادەگی بووە لەوەش چێک کۆمەگی دەکەم ئەمە زۆر زۆر گرنگە کە ینی لەباری ینی ڕوحی دەرمانی و ڕەوانی دەرمانیش بکرێ خۆتان بە باشی ئاماژەتان پێکرد هاوڕێ گەلاوێش کە ئەوەی کە کەسێک تووشی ئاحتیا دەبیەک ئەوەی کە کۆماری ئیسلامی هیچ شوێنێکی نییە بۆ ئەو کەسانی کە گەرەکیانە یانەوێت تەرکی مەوادی مخەدرکەن قەتعی مەسرفکەن بە واتێک تر ئەو وەختە ئەو کۆماری ئیسلامی هیچ تەنانەت هەتا ملیاردها هەزینەیشی بۆ ئەکاتێ لە شوێنانێک ترە و خەرجی ئەکات بەناو ئەوەی کە مەراکزی دەرمانی هەیە ئەوەی یەک دوو کە کاتێک لە بنەماڵە کەسێک ئەبینن کە کەسێکیان ئەبینێت کە تووشی ئاحتیاج بووە و ئەمە ئەبێتە باعیسەوە کە ئەو بنەماڵە تووشی سەرخۆردگی بن گەرەکیانە هەر لە ماڵەوە کەسەکە تەرکی بکات ئێوە تەرکی ئاحتیاج لە ماڵەوە چۆن هەڵدەسەنگێنن هەموو شتێک لەلایەن ئێمەوە لەلایەن زانستەوە هەموو شتێک ممکنە بەڵام دەبێ ینی مەلزوماتەکەی بۆ فراهم کرێ شەرایەتەکەی بۆ فراهم بکرێ تەرکی ئاحتیاج لە ماڵدا ممکنە بەڵام بەبێ کێشە نییە چۆن ئەو کەسانی کە بۆ خۆیان تەرکی احتیاج دەکەن معمولاً ترسیان لەوە هەیە کە مەسەڵەن ئاشکرای بکەن کە بڵێ من نەخۆشی احتیاجم هەیە داوای کۆمەک بکە لە خانەوادەی دەیەوێ هەر بەرزی بۆ خۆی تەرکی احتیاجەکەی بکەن و ئەوە تووشی مشکلاتی دەکەن تەرکی احتیاج دەتوانێت وەسوەسە بۆ وجود بێنێ دەتوانێت لەبار ڕوحی و ڕەوانی ئەزیەتی کە دەتوانێت ئازارێکی جسمی زۆری بۆ بێت کە تەحمل نەکە کە دووبارە لەغزش پەیدا بکاتەوە پەنا بەرێتەوە بۆ مەسرفی مەوادی مخدر ئامارەکانش ئەوەمان پێ دەڵێن کە ئەو کەسانێک کە لەغزش دەکەن پەنا دەبنەوە دووبارە بۆ مەسرفی مەوادی مخدر مەرگ و میل لەنێو ئەواندا زۆترە ئەوانەی کە بە تۆری مستەمەر یعنی دائمی مەسرفی مەوادی مخدر دەکەن پس ئەو کێشەیە کە ئەمانە لەباری ڕوحی و ڕەوانیەوە لەباری عاتفیەوە لەباری گەرمایەوە لەباری ئەوە کە سەختەیان بێ لە ژێرێ بخەون لەباری تەغزیەوە بەخەرەت کۆمەگیان بکرێ بە تەنیا بۆ خۆیان بەڕاستی قادر نین کە ئەو کارە بکەن بەڵام بەمەرجێک کە دەست لەو ئینکارە هەڵبگرن داوای کۆمەک لە خانەوادەیان بکەن و خانەوادەش پێویستە ئەو ئاگایی هەبێ دەتوانن بە شێوەی ئانلاین لەگەڵ پزیشک و لەگەڵ ڕەوانشناس کۆمەک وە بگرن کە بتوانن ئەو خەلای کە لە ئەسەر وەلانانی مەوادی مخدر بە وجود هاتووە بۆ ئەو کەسە پڕی بکەنەوە مادام کە ئەو خەلع پڕ نەبێتەوە حتا زۆر کەس بووە کە بە تەنیا حولی داوە بە چەند مانگیش تەرکی کردووە یوای بە ساڵش تەرکی کردووە بەڵام چۆن ئەو خەلعی کە لە ژیانیدا هەیە لەباری ڕوحیەوە ڕەوانیەوە عاتفیەوە بێداشتیەوە تەغزیەوە هەموو هەتا شغڵەوە لەباری ئابوووریەوە ئەو کەمبودانەی هەیە ئەوەش بەبێ یارمەتی خانەوادە و کۆمەڵگا دابین ناکرێ دووبارە خەتەری ئەوە یەکجار زۆرە کە لەغزش پەیدا بکەنەوە بۆیە ئەوە کە تەجروبەکان پێمان دەڵێن بەڵێ تەرکی احتیاج لە ماڵەوە ئیمکان پەزیرە بە شەرتێک کە کۆمەگەشی وەربگرێ یعنی بتوانێت بە شێوەی ئانلاین کۆمەک وەربگرێ یا هەتە جاروبارە مراجعە بکە بۆ لای پزیشک لە بینیشی کۆمەلگای ئێمە ڕوانگەی کۆمەلگای ئێمە پێیان وایە کەسی محتاج فقط مشکلی احتیاجەکەی هەیە
ئەو مشکلەی ئیشتە کۆمەڵایەتی و ڕۆحی ڕەوانەکەی دەرک ناکەن حتا بۆشی بەڕسمی ناناسن بۆیە ناتوانێت کۆمەدی بکەن بۆیە تەرکی احتیاج لە ماڵ دەتوانێت تووشی مشکل ساز بێ بەڵام کەسێک کە ئاگاهانە دەیەوێت تەرکی احتیاجکە دەبێت ئاگاهانش داوای یارمەتی بکە لە خانەوادەکەی خانەوادەکەشی دەبی خۆی مسەلە بکە بە ئاگاهی بەسەر ئەو مەوادێکە عزیزەکەی مەسرەتی کردووە کە ئاوارزەکەی چۆنە باسێک تەرکی بازێک مەواد لە ماڵەدا دەتوانێت خەتەر ناگوێ ئەس جملە هێرۆین ئەس جملە شیشە کە ئەمانە تأثیران داناوەتە سەر ئەعساب و تەنەفس و قەلب و جەرایانی خوێن لە ڕێگەکانیاندا ئەوارە دەتوانێت خەتەرناک بێ بۆیە زۆر مهمەکە ئەوەڵەن ئاگاهیان هەبێت لەسەر ئەو مەوادێک کە مەصرف کراوە چەندەی مەصرف کردووە لە چ ماوەیەکدا ئەمانە هەموو تاسیری هەیە لەسەرەوەی کە چۆن تەرکی احتیاجەکەی بەرنامەڕێژی بۆ بکرێ و بچێتە بەرەوە. زۆر باشە ئێوە ڕاتان چییە لەسەر ئەوەی کە ئەڵێن دوای تەرکی احتیاج دەبێت نەخۆشەکە لەژێر چاودێریدا بێت بۆ ئەوەی کە پشتگیری بکرێت لەوەی کە دیسان تووشی احتیاج نەبێتەوە هەر وەکو پێشتر باسم کرد تەرکی احتیاج کارێکی هاسان نییە ئەوە کە مەسەڵەن کۆمەڵگا بەتایبەت خانەوادەکان ئینتزاریان هەیە کە عەزیزێکیان کە مەسەڵەن چەندین ساڵە دەیان ساڵە احتیاجی یەک دەفعە تەرکی بکە و ببێت بۆ کەسێک کە بەر لە احتیاج ئەوە غێری ممکنە ئەوە ڕێگایەکی دوور و درێژی ئەناجی دەوێت دیارە لەباری سەمزداییەوە مەسەڵەن دەتوانێت مەسەڵەن لە 5 ڕۆژ هەفتەیەک هەتا چەندین مانگ توور بکێشێ بەڵام لەباری ڕوحی و ڕەوانەیە دەتوانێت ساڵها توور بکێشێ و بۆەوەی کە بتوانی ئەو مەسیرە توولانی موفق بێت دەبێت دەستی بگرین لەباری غەزایەوە تەمین بێ مەسەڵەن بێدوو زۆر مهمە بۆ کەسانی کە تەرکی احتیاج دەکەن بێدوو ینی ڤیتامینێکە کە بەدەن احتیاجیتی هیچ ئاوارزی احتیاج ئاوەریشی نییە بەڵام مادام کە خودی ئەو کەسێکی احتیاجی هەیە و خانەوادەکەی ئاگاهیان نییە بەسەرەوە هەروە چاوپۆشی دەکەن لە ماڵەدا دەرگای سەردەبەستن پیان وایە ئەو تەرکی ئەگەر مەصرف نەکرد تکار مشکلەکەی تاوە بووە نا ئەسڵ وان نییە مشکلەکەی اتفاقا لەو جێگەوە دەست پێ دەکە کە ئەو هۆکارەکانی چی بۆ کە پێشتر مەوادی مەصرف کردووە مشکلاتەکەی چی بۆ پێشتر ئەگەر کێشەی خانەوادەگی بووە تەنیایی بووە ڕەفیقی خراپ بووە یا احتیاجی دایک و بابی بووە یا احتیاجی کەسێک لە خانەوادە بووە کە ئەگەر دایک و باب احتیاجی هەبێ معلومە کە وەختی نامێنێ بۆ منداڵەکەی کە پێڕابگە نە لەباری تەغزیەوە نە لەباری مەدرسەیەوە نە لەباری کارەوە نە لەباری بێداشتەوە لە هیچ بابەتێکەوە لەباری ئاتیۆ بە تایبەتی بۆیە ئەو منداڵە دەبێتە تۆحمەیەک بۆ مافیای مەوادی مخەدر لە خیابان و لە کوچەکان بۆیە کەسێک کە تەرکی احتیاج دەکە تەغزیە یەکجار زۆر مهمە ئیسراحەت و فعالیەت یعنی دەبێ ئەوانە پاڵ بە پاڵ یەک ئەوانە بەرنەپێشیە وەختەکانی پڕ بێتەوە بەکاری مفید بەکاری وەرزشی بەکاری هوەری پیادەڕەوی یا ئەگە کەسێک لە ماڵدا کار دەکات دەگەڵ خۆی بیباتە سەرکار حسابیان لەسەر بکەن مەسئولیەتیان پێ بسپێرن کاریان پێ بسپێرن ئەمانە دڵگەرمیان دەکە ئەمانە ئومیدەواریان دەکە کە تااقەت بێنن لە بەرابەر ئەو ئێش و ئازارەی کە تەرکی احتیاجەکە مەسەڵەن دەتوانێت لە جەرانی تەرکدا دەتوانێت لەگەڵی ڕوبەڕوو بێ یا هەتا دەتوانێت ئەو وەسوەسەیە کە لە دەورانی احتیاجدا کە بۆ وجود دێت دووبارە لەغزش پیدا کاتەوە ئەو وەسوەسەیە کەم کاتەوە ئەوە زۆر گرنگە کە ئەو کەسێک کە تەرکی احتیاج دەکات دەتوانێت تووشی ئەفسوردگی بێ پێشتر باسمان کرد کە ئەفسوردگی و احتیاج یعنی رابطەی مستەقیمان هەیە بەیەکەوە کەسێک تووشی ئەفسوردگی بوو دەتوانێت مەسەڵەن خۆزەنی بکە دەتوانێت حتا خۆدکوشی بکە ئەمە بۆیە لە دەرەجەی ئەوەڵدا ئاگاهی و دانش ئیطلاعات لەسەر مەوادی مخەدر یەکجار زۆر مهمە و هەدەفی ئێمەش لەو بەرنامە ئەوەیە کە
تەواو کۆمەلگا یعنی بەو ئاگاهیە بەو دانشە مسلح بن بۆی کە بتوانن بەرەنگاری ئەو بەڵاماڵ وێرانکەرە بن وارووا بتوانن گیان و ژیانی ئەو ئازیزانە کە بەدەیان و سەدان بگرە بە میلیۆنها لە ئێران و کوردستان تووشی بوونە یارمەتیان بکرێ و نەجاتی پەیدا بکەن. تەغزیە یەکجار زۆر مهمە، خەو یەکجار زۆر مهمە، یعنی فعالیەتی روتین کە مەسەن کەسێکی ئاسایی دیکە دەی بۆیش نەزەر بژیرێ ئەگە مادام کە ئەوانە لە نەزەر نەژیرێن ینی احتمالی لەغزشی ئەو کەسانە یەکجار زۆرە. زۆر باشە. بۆ ئاخرین پرسیار دەبێت چی بکرێت بۆ ئەوەی کە کۆمەلگا بەگشتی و قوربانیانی ئەتیاد بە تایبەتی لە شەڕی ئەتیاد نەجاتیان بێت؟ من قوربانیانی احتیادەوە دەست پێ دەکەم. قوربانیانی احتیاد دەبێت ئەوە بزان ئەوان شایستەی ژیانێکی باشترن، شایستەی ژیانێکن کە بە دوور بێن لە مادە هۆشبەرەکان. دەبێت ئەوان ینی ئەویان پێ بکوترێ و ئەوان ئاگادار بن کە ئەوان شایستەی احترام و کەرامەتن، شایستەی یارمەتین لەلایەن خانەوادە و لەلایەن کۆمەلگاوە و لەلایەن دەوڵەتیشەوە. ئەگەر ئەویان درێغی لێکراوە تەقسیر ئەوان مقەسر نینە، مقەسر سەرەشی لە پێشە دەوڵەتە، دوایە کۆمەلگا و خانەوادەش. من پێم وانە هیچ خانەوادەیەک نەیەوێ یارمەتی ئەزیزی خۆی نەکە، بەڵام بەهۆی مۆشکلاتێکی یەکجار زۆر فەقیری و گرانێکی سەرسام ئاوار ئەو کەسانێک کە مەسەن کارێکیشان هەیە مەزبوور کارێکی زیاتریش بکەن بۆ کە بتوانن نانیشەی ماڵەکان تامین بکەن، ئیتر فرسەتیان نامێنێ بۆ ئازیزەکان بۆ منداڵەکانیان. ئەمە واقعا لە بەتینەتی ئەم دایک و بابانە نییە. ئەم دایک و بابانش خۆش ئەوانش بوونەتە قوربانی ینی تەبعیز و سەرکوت و فەقیری و گرانی و سەرکوت و بێمحەبەتی و بێ تەفریحی لە کۆمەلگادا. ئەمە لەلایەکەوە لەلایەکی دیکەشەوە خانەوادەکانش دەوێت بزانن کە ئەوان بەتەنیا بۆ خۆیان ناتوانن یارمەتی عەزیزەکانیان بکەن، دەبێت داوای یارمەتی لە کۆمەلگا بکەن و کۆمەلگاش دەبێت موسیبەتی مەوادی مخەدر کە موسیبەتێکی کوشەندە و ماڵوێرانکەرە کە ینی فاجعەیەکی ئینسانیە لە کۆمەلگای ئێران ڕوویداوە. ئێران بەنسبەتی تەواو دەوڵەتانی دنیاە لە میزانی مەسرەفی مەوادی مخەدرەوە و محتاجینەوە ینی ژمارە یەکی بەخۆوە گرتووە کەوابوو کێشەی مەوادی مخەدر احتیاد کێشەی هەموو کۆمەلگایە. بۆیە بە هەڵمەت و هاوکاری و هیمەتی تەواو کۆمەلگا کە ئەم کێشەیە بە کێشەیەکی خۆیان بزانن و ئەوەش لە دەستوری کاریان دابێ بۆ بەربەرەکانی مبارزە لەگەڵ سیاسەتەکانی چەپەڵی دەوڵەت و بۆ مبارزە لەگەڵ مەوادی مخەدر. سەی بکەن یارمەتی ئەو کەسانە بکەن لە ئەو کەسانی کە احتیاجیان هەیە لە خیابانەکان یا لە پارکەکان دایان بینن محبەتیان پێ بکەن. بەشک و محبەتی ئێوە بەڵکو بەخەت تەوەجوی ئێوە یا ئەوەی کە دەستی یارمەتی ئێوە بتوانێت زەرەقەیەک بێت لە ژیانی ئەودا بۆ کە لە وەزیەتە کوشەندێ و ماڵوێران کرێ بێتە دەرێ و نەزاتی بێ تەرکی احتیاج بکە. مادام کەوابوو کێشەی احتیاج کێشەیەکی کۆمەڵایەتیە سیاسەتی دەوڵەتە و ئەوەش من ینی شەکشم لەوەدانێ کە ئەگە بمان هەوێ کۆمەلگای ئێران لە مەوادی مخەدر و لە احتیاج پاکەینەوە دەبێ ئەم دەوڵەتە بڕوخێ. ئەم دەوڵەتەش تەنیا بە هێزی میلیۆنی ئینسانهای وشیار و ئاگا بەڕابەری چینی کرەکار و ژنانی چەساوە و جوانانی ستەملیدە و مەحرومی ئێران و کوردستان دەکرێت. بۆیە داوام لە جوانەکان ئەوەیە کە ئەگەر مشکلات دیارە مشکلاتی یەکجار زۆریان هەیە، کەمبودی یەکجار زۆریان هەیە، مەحرومیەتی یەکجار زۆریان هەیە،
شادیان نییە تەمین نینە لە هیچ بابەتێکەوە لە جیاتیەوەی کە پەنابەرن بۆ مادە هۆشبەرەکان دەست بکەن بە مبارزە بە مبارزەیەکی جەماوەری کە بتوانن ژیان و جانی میلیۆنها ئینسان کە لە ئێران تووشی مەسرەفی مەوادی مخەدر هاتوونە نەزاتیان بێ و هەروەها نەسلی داهاتوش ئێمە ڕزگار بکەین لەوەکە پەنا نەبن بۆ مادە هۆشبەرەکان ئێستا بەداخەوە ڕێژەی سین لە ئەوەی کە مەوادی مخەدر بەکاردێنە هاتۆتە ژێر 10 ساڵش لە ئێران ئەمە فاجعەیەکی ئینسانیە خەتەرێکی یەکجار جدیە کە دەتوانێت داهاتووی کۆمەلگاش بخاتە خەتەرەوە هەر کەسێک کە احتیاجی هەیە ساڵانە لانیکەم 50 میلیۆن زەرەر دەدا لە کۆمەلگا لە اقتصادی ئەو کۆمەلگایە تا حسابی ئەوە بکەین کە ئەگەر ئەو کەسان بە میلیۆنها ئینسان لە ئێران کە احتیاجیان هەیە ئەگاوانە سالم بنەوە بێنە سەر ژیانێکی ئاسایی و هەروە ئینسانێکی مفید بن بۆ خانەوادە بۆ کۆمەلگا بزانە کۆمەلگا چەندە گەشە پەیدا دەکات چەندە پێشڕەوی دەکات چەندە لە جێرە موسیبەتەکانی کۆمەڵایەتی کەم دەبێتەوە لە ئەفسوردەگی لە کێشە لە شەڕ و شور لە تەلاق لە منداڵانی خیابانی لە ئیزدواجی منداڵانی کەمتەمەن لە هەمووی ئەوانە کەم دەبێتەوە ئەوە کە ئێستا منداڵانێکی کەمتەمەن ئیزدواجی ئیجباری تووشی ئیزدواجی ئیجباری یا بە زۆر بە شویان دەدەن ئەوانش هەر قوربانی خانەوادەهای فەقیرن کە تووشی احتیاجیش بوونە ناتوانن تەمینیانکەن لەبارەی ئابوووریەوە کەوابوو بۆ نەجاتی کۆمەلگا بۆ نەجاتی داهاتووی کۆمەلگا پێویستە تەواو کۆمەلگا بە ئەلەی کۆماری ئیسلامی و واروها بۆ پوسەڵکردنەوەی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی کە بۆ خۆی دەیەوێت ئاگانە مەوادی مخەدر تۆزی کە و خەڵکێکی زۆر بەدبەختکە مبارزە بکەن لە کوردستان کارخانەی شیشە سازی لە سەردەشتەیە بە بڕوای من ئەو کارخانەیە دەبوو زۆر دەمێک لەمەوبەر ئاوری تێبەدرابە لەلایەن خەڵکەوە هەر ئەو کارخانەیە نەتەنیا ئەگە کەسێک پێ بڵێ منداڵەکەی ئێستا توژنەوە بۆ وەزیفەی خۆیدانە نیە بێگومان سوێنە منداڵەکەی ویش توش دەبێت کەوابوو مبارزە لەگەڵ مادە هۆشبەرەکان وەزیفەیەکی ئینسانی و کۆمەڵایەتیە وەزیفەیەکی گشتیە کە دەبێت دەست لە دەستی یەک لەگەڵ ئەم وەزیەتە مبارزە بکەن و هەروە بەشێک لە خاستەکان بۆ باسپەروەری محتاجەکان بە دەوڵەت تەحمیل بکەن داوای معالجە ڕایگا بکەن کەسێک کە محتاجە خانەوادەیە کە نانی شەوی نییە بخۆ پوڵیەوەی نییە کە مەسەن بیدە بە دکتۆر و بە پزیشک داوای کۆمەکی ڕایگا بکەن لە دەوڵەت لە شارەکان ئەمانە هەمویان مسۆگەرن هەمویان دەتوانن جێبەجێ بێ بە شەرتێ خەباتێکی زەماوەری لە پشت بێ زۆر سپاس بۆ بەشداریت سپاس بۆ ئێوەش هەسەرکەوتوو بینەرانی خۆشەویست زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵمان بوو تا بە یەگەیشتنەوەیکی دیکە ماڵاوە